تەماشای ڕیباتەکەم کە بزانە هەوار نییە. ئەو بۆچی خۆداوە ڕازاندوتەوە؟ چێدە ئیشم هەیە شەکرا خواردنی برادەرێکی هەیە کوڕەکەی ژنی دێنی. ئەرێ وەڵا چیت دەویست؟ گوتم ڕیباتەکەم خوار نییە. ناڕێکەتەوە. ئەتی کوا سویچەکەم. وەڵا دەهام بردی. کورە بابە من ئیشی بێ دام چێوەی برد. وەڵا دەهاموتی ئیشێکم هەیە ئێستا دێمە و بردی و توێستا دێمەوە. تاکید ئێستا دێتەوە؟ دانیشە تا دێتەوە؟ وای دەنێ دام سیارەکی بکڕبای لە کۆرە بباوە. وەڵاهی وتی ئیشێکی سەریعم پێێتی هەناردەی بەم و دێمە وتم باشە. لا حول ولا قوة إلا بالله. ئەرێ وەڵا. علي بلي السعادة له هاتيوا زلا كانت سعيبي هبوا هاتيوا تش مشكلة يبوي. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. نعم شيء نايت. سعدي يا كم دابو بورك السيارة كم بر. أو يا سعدي يقولوا له هناي. أنا السيارة بلو شيء هنا لو تو هنا. من هنا. هاري والله هاري والله هاري والله. بس سبرايز كان لو كشفك. والله أو الله نمزاني براسي سبرايز كان بتقدر. هاري والله. سعدي بانت كريم. دراوستم الله وابي. دمي بس سبرايز لو بينو كشفت كده. هاري والله. استش سبرايز. تو بلاي بو. أري بابا تمي بو. أنا سعدي دري كذا يقول لك لو هنا لوني وردك. الله. أي. هذه أقول زور زوانة زور. نمشي ونسيو. عفرين سعدي. مش بلا كان لك زوان تري. هاري والله هذا مين؟ دي. كاكا بخوم دخين مو. نا خو محزكم بي. دها. باور بكني استاكا بشوش شاعلان أم دخين مو. دليك بابا دري. أم دخين مو. بابا دري. سعدي بابا دري بي. باش كاكا باش. يا. بۆ جوانترین کەسی ژیانم. هاي بقول بعد صخوش بدوي صخوش بدوي. لیمۆی دڵم. لیمۆی چ؟ لیمو چیه؟ نازانی تو. چ نازانم؟ ئەوە کاتی خۆی هیچ مشکلەی هەبوو با بڵێنیە زاکری زەعیفشتی لەبیر بکە؟ ناشتەوە نازانیە. هەنار لەبیرت کرد؟ لەبیرتە ئەو کاتێکە یەکتریمان دەناسی و چی شعرم بۆ دەنووسی دەمگوت لیمۆی دڵم؟ نا وەڵڵا بە حەیاتی وێ بە من بە نەگوتی. حاتەخۆم جێم لەو شەی نەبووە سعدی. بابی من ئەو کاتی لاواز بوو لاواز پێم دەگوت لیمۆ وەکو لیمۆی لاوازی. بیرکەوە دەخوانوێ ئەوە نییە؟ بەخوا کاکە بەبیرم نایێ. کا لیمۆ لاوازە؟ گوڵێ ئەوەی نایەم تەماشای گەردەنی کە دەریم گەردەنی وەکو لیمۆیە زەردە ئەدی حەیرانی من. دەهەمەت گەلک ژنانی نییە جێ لە قسەی مەڕاگرتیە وە کاکە بڕۆی نییە ئێواری نامەکەتان و دەخینەوە. ئێدراست با بزانم. ئازەخیندەوە تەواوی کە. ژیانەکەم نەک یەک ساڵ. ئینشاڵڵا یادی 1000 ساڵە دەکەینەوە یەک ساڵی چ؟ کاکە کا ساڵێکە؟ 11 ساڵە زەواجم کردو کوڕەکەم 10 ساڵە. سعدی زاکرێت تێک چووە؟ دامە گولووە غەریبن. دام هەنارمەوەدە خۆش دەوێت لەکەم وە دەزانم دوونی هاوسەرگیریم لەگەڵ کردیە. گورە وەڵڵای نییە چ زوو بۆ 11 توا 11 سارە؟ خۆشم دەوێ بزانە وەخت کو دەڕوە زەمە کو دەڕوە ئەڵڵا. دەبا بیخوێنەوە. دوێنێ بوو دوێنێ. وەڵایەوە دوو زارەکە لێ بکەین. بۆ بۆنەوەیە لەو ڕێستورانەی کە یەکترمان تێدا ناسی؟ ئێمە؟ لە ڕێستوران یەکترمان ناسی؟ یەکترمان نەناسی جانە؟ ڕاوەستە هەنار لەسە خۆشەویستی وتمارە کرد؟ نا بەخوا کاکە. کاکە بەخوا شتی واڕوو نەداوە. کورۆگە زۆر سەیرن ها؟ کورێدی لە پاش زەواجی نەچدی ڕێستۆرانتەکەی لەوێ شعرێکی بۆگوتی؟ بابا کاکە وەڵا پاش زەواج زوو برێ خەری بۆ تووڕە بۆ کاچی بێت لەبینە تەواو ڕاستە ماوە چەند حەزی لە نامەکانی سەریع. لەوێ ماسیە تایبەتەکەت بۆ داوا دەکەم. هەنار ئەتۆ هەموو زادەری حەساسیم هەیە بە ماسی ناخۆم. بەخوا دەم لە ماسی نادەم من حەساسیەتم هەیە ماسی چی؟ دووسرا ماسیەکە لە بۆ تو داوا دەکەم یان لە بۆ خۆم؟ سێ بۆ داوا دەکەم. کورە بابە دەرم لە خۆم داوا دەکەم لۆ توش هەچتە خۆی بخۆ. چونکە من دایمەن حەزم لە ڕێستۆرانتە چێ ماسی لێ بیتن. چونکە ئەمن بەبێ ماسی بەڕاستی هەفتەی 2000 ماسی دەخۆم. ماسی لەگەڵ گیانم تێکەڵ بۆ لەگەڵ خوێنم تێکەڵ بۆ. هەدی بەغەڵەت تێمەگە هەر؟ بەڵام گیانەکەم برا ڕەزاگرانەکەت نابین لەگەڵ خۆمان. سعدی ڕزام گرانە؟
قسەی حەق برێ ئەتۆ قسەیە چییە؟ سعدی جوابم دەوە گوتم ڕزاگران چ نووسرەیە دووبارەی کۆ برایان کوڕ نووسرایا برا جوان بخینەوە جوان بخینەوەم نازانم کیندەواری نییە نووسراوە کوڕەکە کوڕەکە یعنی زانیتی بەبەست ئارامە زانی لۆ و ئارام جەرجی منە بەس کاکە لەوێ دەری نییە زۆر شەیتانە هاروها زادی دەکە ئەو جۆڕەوان سێمانی تێک دەدات چوو بە جوانی ئەدی. نازان بخینەوە لۆ دام هەردوو چاوی منە ئەتو ڕابەری منی ئەتو تازێ سەرێ منی چاوت مازەکەم سعدی خۆشم دەوێ بشم بورە سپرایزەکەم لێ تێکدای ئەوڕۆ هەدی نانا ئەو شتانە هەردەبی ئەو شتانە هەردەبی ئەوە برادەرەکەم کوڕەکەی ژنی دێنی دەبی زوو بچمەوێن دەری ئەی با چاوەڕێم دەکەن ئەو ئەمن دەم گوڵەکە بۆ کوێ دەبێت گوڵەکەی بە گوڵەکە سعدی ئەمن دەڕۆم ئیشم زۆرە باشە ئەوڕۆ باش لێ تێک چۆ نازان مەسەلە چییە وڵای لێ تێک دەچی دەباشە دێتە باش چاوت ماز دەکەم خۆی لەگەڵ کاکەجیان چاو حیرانی بسە چاو ئەمن دەڕۆم سادیگیان جانا دەستت خۆش بێ بۆ گوڵەکە سەلامت بیاڕەبی یەکشت دەست خۆش بێ بۆ سوپرایز دەکرد بەس یەکشت هەبوو زۆر عیب بوو موسێ بۆ برا ڕزاگرانەکرد کورە دەزانیت چیە داهام بوو لەگەمە بێت وڵی نییە بەڕاست لەگە داهام بوو باش بۆ توش نییە سوپاسە دەکەم گۆڕیت کردە کوڕەکەمان چ بکەم دەست خۆش بێ جانەکەم شەوێ دەچینە کامە ڕێستوران حیرانی شەوێنە ئەدی سوێنی کو دەبێت بزانیت جە خۆش نییە ڕۆژشکە دەچین ناوەڵا ئەو شۆ دەبێت بچین ئەو شو دیارەکە دا و شوش دەچین بۆ ئەوێ حیرانی بم بۆ ڕۆژ نەبڕایە سوێ شوێ دەچین دووس بێ شوێ دەچین نەخێ دووری مەخێرە ساز زانیت ئەو هەفتەیە گریگە و کابرایە لە بازاڕەکەی چەند ساڵ لەگەم ئیشتەکات ڕەحیبە دەبی لە خۆشەکان لەگەر یەک بین ئەی تاوە بۆ شەوێ تاوا دەبێت بڕۆ زوو بگەڕێەوە حیرانی بم لە بۆ سبێنێ خۆحافیز سەرچاو ئەی خۆ سعدی منی چەند خۆشەوێ